حاجیانی ماڵی خوا بە مەبەستی ئەنجامدانی گەورەترین ڕوکنی حەج چوونە سەرکێوی عەرەفە. بەرەبەیانی ئەمڕۆ 9 زیلحیجە حاجیانی ماڵی خوا بە ئامانجی بەجێگەیاندنی یەکێک لە ڕوکنە گەورە و سەرەکیەکانی فەریزەی حەج چوونە سەرکێوی عەرەفە کە نزیکەی 15 کیلۆمەتر لە مەکەوە دوورە و لەوێ وەستانی گەورە ئەنجام دەدەن. دواتر لەگەڵ خۆراوەبوون دەچنە موزدەلیفە و ئەو شەوە لەوێ بەسەردەبەن. بەیانی ڕۆژی 10 زیلحیجە حاجیانی ماڵی خوددا دەگەڕێنەوە مینە، لەوێ ڕەزمی عەقەبە ئەنجام دەدەن و دەست بە قوربانیکردن دەکەن. دواتر ڕۆژانی 11 و 12 و 13 زیلحیجە سێ ڕەجمکردن ئەنجام دەدەن کە بە ڕەجمی بچووک و ناوەڕاست و گەورە ناسراوە. دواتر حاجیەکان بە مەبەستی ئەنجامدانی تەوافی ماڵئاوایی کە دوا ڕوکنی فەریزەی حەجە بە دەوری کەعبەدا دەسوڕێنەوە. هاوکات وەک نەریتێکی ساڵانە و لە 9 زیلحیجەی هەموو ساڵێک کە دەکاتە ڕۆژی عەرەفە بەرگی کەعبەی پیرۆز دەگۆڕێت. ئەم ساڵیش ڕێوڕەسمەکە لەلایەن کارمەندانی بەشی سەرۆکاتی گشتی کاروباری مزگەوتی حەرام و مزگەوتی نەبەوی لە کاتی نوێژی بەیانیدا بەڕێوە چوو. لەلایەکی دیکەوە لایەنە پەیوەندیدارەکانی کاروباری حەج ڕانگەیاندووە باشترین خزمەتگوزاریان بۆ میوانانی ماڵی خوا لە کێوی عەرەفە دابین کردووە. هەروەها ژمارەی زۆر لە پیاوانی پۆلیس لەسەر ڕێگاکانی کێوی عەرەفە و گۆڕەپانەکانی دەوروبەری بڵاوان پێکراوە بە مەبەستی ڕێخستنی هاتوچۆی ئۆتۆمبیل و پیادە و پاراستنی گیانی حاجیان. هاوکات بەرپرسانی سعودی ئاشکرایان کردووە نزیکەی 10,000 کارمەندی ئاسایش و 30,000 کارمەندی تەندروستی بە ئامانجی ڕێخستنی پرۆسەی حەج خراونە تا خزمەتی حاجیانەوە. مەراسیمی حەج گەورەترین گردبوونەوەی ئاینی مرۆڤایەتیە لەسەر زەوی کە ساڵانە چەندین ملیۆن مسلمان لە سەرتاسەری جیهاندا و بە جیاوازی ڕەنگ و زمان و کلتوریانەوە بەشداری تێدا دەکەن و قوربانی بەگیان و ماڵیان دەدەن لە پێناو ڕەزامەندی پەروەردگاریان.